دیفاع لە بەهاییەکان دیفاع لە ئازادی و مافەکانی مرۆڤە. بەپێی راپۆرتە بڵاوکراوەکان ڕۆژی یەکشەممە نۆی پوشپەڕ هێزانامنیەکانی ڕژیم لە ناوچە جیاجیەکانی ئێران هەڵیان کوتایە سەرماڵی دەیان هاوڵاتی بەهایی و لە دوای پشکنین و دەست بە سەرداگرتنی کەلوپەلە شەخسیەکانیان ژمارەیەکیشیان دەست بەسەر کردووە. وەزارەتی اطلاعاتی ئێرانیش هەواڵی دەست بەسەرکردنی ژمارەیەک لە بەهاییەکانی پشتڕاست کردەوە و بە سیخوڕ تۆمەتباری کردوون. کۆمەلگای بەهاییەکان بەڕەتکردنەوەی تۆمەتی سیخوڕی ڕایانگەیاند کە حکوومەت بۆ ئەوەی گوشاری زیاتر بخاتە سەریان درۆ دەکات و دۆسەیان بۆ دروست دەکات. ئاینی بەهایی یەکێک لە ئاینە فەرمیەکانی ئەو وڵاتە نییە، بۆیە ئەو قوتابیانەی کە دەڵێن پەیڕەوی ئاینی بەهاین لە قوتابخانە دەردەکرێن. لەو فۆرمانەی کە بۆ وەرگرتن لە زانکۆکان پڕیان دەکەنەوە ئەگەر ئاماژە بۆ بکەن کە بەهاین بە فەرمی وەرناگیرێن، ئەگەر وەڵامی ئەو پرسیارە کە پەیوەندی بە بیر و باوەڕی ئاینی خۆیانەوە هەیە نەداتەوە، ئاوا بە بیانووی پێشێلکردن یان تەکمیل نەبوونی پەروەندەکە ڕەت دەکرێنەوە. بەڵام کێشەی بەهاییەکان تەنیا لە پەروەردەی منداڵەکانیاندا سنووردار نابێتەوە. هەر لەو ڕۆژەوەی کۆماری ئیسلامی ئێران هاتە سەردەسەڵات، بەهاییەکان، کۆمونیستەکان، خەڵکی کوردستان و ژنان لە ژێر گوشار و سەرکوتی ڕژیمی ئیسلامیدا بوون و دوژمنایەتیەکی ئاشکرای ئەم ڕژیمە لە پاڵ سەرکوتی هەر بیرێکی جیاواز و هەر دەنگێکی ناڕازی ئەم چوار بەشەی کۆمەلگای ئێران بوون بە هێما و هۆکاری بوون و مانەوەی ئەو ڕژیمە. حکوومەتی ئیسلامی دوژمنی لە ئاشتی نەهاتووی هەر شتێکی پێشکەوتن خواز، ئینسانی، مدرن و بەهای گشتگیری هەیە لەوانە، لە موزیک و هونەرەوە بگرە تا سینەما و شانۆ، لە ئازادی ڕادەربڕینەوە بگرە تا بڵاوکردنەوەی ئازادانەی کتێب و بڵاوکراوەکان، لە ئامادەبوونی دەنگی ئۆپۆزیسیۆن و چالاکی حیزبە سیاسی و کرێکاریەکانەوە بگرە تا دەگاتە ڕێکخراوە مەدەنیەکان، لە مافی ئاژەڵەوە بگرە تا دەگاتە ژینگە پارێزەکانیش. تا ئێستا هیچ ڕێکخراو یان دامەزراوەیەکی سربەخۆ نەبووە کە لەگەڵ سەرکوت و زیندانی و ئەشکەنجە و ئێعدامی چالاکە سەرەکیەکانیان ڕوبەڕوو نەبووبێتەوە، بەڵام مامەڵەکردن لەگەڵ بەهاییەکان بە شێوەیەکی زۆر خراپتر و کۆنەپەرستانەتر بووە. ڕژیمی ئیسلامی بۆ لەناوبردنی فیزیکی بەهاییەکان بێوچان هەوڵی داوە. قبول نەکردنی ئاین و بیر و باوەڕی بەشێک لە خەڵک، زیندانیکردنی ژن و پیاوی بەهایی، گەنج و پیر، تەنانەت منداڵەکانیشیان، دەست بە سەرداگرتنی ماڵ و دارایی بەهاییەکان و بێبەشکردنی گەنجانی بەهایی لە خوێندن لە زانکۆکان، وێرانکردنی شوێنە پیرۆزەکانیان و جیاکردنەوەی شوێنی ناشتن و گۆڕی بەهاییەکان لە باقی خەڵک و بەردەوام شکاندنی بەردی گۆڕەکانیان، بێکارکردنی بەهاییەکان و دەرکردنیان لە هەر کارێکی حکمی و تایبەت، ناچارکردنیان بە کۆچکردن و دژایەتی و پەروەندە سازی بەردەوام لە دژیان لە میدیا و ڕێوڕەسمە ئاینیەکاندا، هەموو ئەمانە نمونەی ژێنۆسایدی بەهاییەکانن لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا. ئەوەی کە حکوومەتی ئیسلامی بەرامبەر بە خەڵکی ئاشتی خواز و بێدیفاعی بەهایی دەیکات، سیاسەتی ئاڵمانی نازی و فاشیستەکانی تری سەدەی ڕابردووە کە لە دژی یەهودیەکان، کۆچەر و سوسیالیستەکان یان هەمان سیاسەتی خەلافەتی ئیسلامی عێراق و شام یان داعشە کە لە شەنگاڵ لە دژی کوردی ئیزەدی بەکاریان هێنا. دیفاع و پشتیوانی لە بەهاییەکان لە بەرامبەر سیاسەتی فاشیستی و ژێنۆسایدی حکوومەتی ئیسلامی، دیفاع لە مافی مرۆڤ و دیفاع لە ئازادی ئاین و بێباوەڕی بە ئاین و دیفاع لە جیایی دین لە دەوڵەتە. ژنان، کەمینە ئاینی و نەتەوەییەکان، جەماوەری هەژار و بێبەش، هێزە چەپ و جەماوەریەکان لە هاوچارەنووسی و خەباتێکی هاوبەشدا دژی بەربەریەتی ئیسلامی ڕژیمی ئێران لە بەهایی و هەر بەشێکی دیکەی کۆمەلگا کە هەڕەشەی لەسرە و سەرکوت دەکرێت دەبێت دیفاع بکەن. جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت، نەبوونی ئاینی فەرمی، جیاکردنەوەی ئاین لە پەروەردە، ئازادی ئاین و لەوەش گرنگتر ئازادی بێ ئاینی و نەبوونی هیچ ئاینێک، وەستانی تەواوەتی هەر هاوکاریکی دارایی و حکوومەتی بۆ دامەزراوە ئاینیەکان و ماڵیات وەرگرتن لە مڵک و ماڵی دامەزراوە ئاینیەکان و سەرچاوە بازرگانیەکان، مەرجێکی پێویستە بۆ ڕێگریکردن لەو کارە ساتانەی کە دژی بەهاییەکان و کەمینە ئاینی و نەتەوەیەکانی دیکە ڕوو دەدەن.
پێویستە بە هەموو ئامرازەکانی بەردەست و بەبێ هیچ دوودڵی و ڕاڕاییەک بەرگری لە کۆمەڵگەی بەهاییەکان بکرێت لە بەرامبەر ڕژیمی ئیسلامی ئێراندا. بێدەنگی و دەست لە سەردەستانان لە بەرامبەر تاوانەکانی دژ بە بەهاییەکان ژێنۆسایدی ئەوانی لێ دەکەوێتەوە. سبەینەی ئەو خەڵکەی کە لە ئاست تاوانەکانی دژ بە بەهاییەکان بێدەنگ بوون لە بەردەم مێژوونەوەکانی داهاتوودا جگە لە شەرمەزاری هیچی تریان بەنسیب نابێت. یەکێک لە شانازیەکانی خەڵکی کوردستان پێکەوە ژیانی ئاشتیانەی هەموو ئاینەکانە، بە تایبەت تەحەمولی بوون و حزوری بەهاییەکان بووە و هەشە. ئێستاش کوردستان تاکە هەرێمێکە کە بەهاییەکان لەلایەن خەڵکەوە بە باوەشێکی ئاواڵەوە قبول دەکرێن و ئاین بە بابەتێکی تایبەتی خەڵک دەزانرێت. دەبێت بەهایی و پەیڕەوانی ڕەخنەگەرانی هەر دین و ئاینێک و هەر بیر و باوەڕێک بتوانن لە ئازادی و ئەمنیەتدا بژین و گیان و ماڵیان لە هەر چەشنە دەستڕێژیەکی حکوومەتی ویان تونند و تیژی تاقم و گروپە لات و چەقۆکێشە ئاینیەکان و هیتر پارێزراو بێت. دەبێت دەست بەجێ هێرش و تونند و تیژی دژ بە بەهاییەکان کۆتایی پێبێت و بەهاییەکان بتوانن بە ئازادی و ئاسوودەیی بژین. پێویستە خوازیاری وەرگرتنەوەی ماڵ و مڵکی بەهاییەکان بین کە لەلایەن حکوومەت و دەسەڵاتدارانی ئاینیەوە دەستیان بەسەردا گیراوە و هەروەها خوازیاری دادگاییکردنی هەموو ئەو کەس و دامەزراوانە بین کە نەفرەت و بێزاری لە دژی بەهاییەکان بڵاو دەکەنەوە.